ئەڵێ زەلامێک بوو بە گوزەرێکە ئاڕۆی هەمووی دوکان نار بوون هەموو دوکان نارەکان فیکەیان لیا تووڕە نابوو ئەچوە بەردەم دوکانێک لەوێ کە فیکەیان لیا بەربارانیە کرد ئەیانگو بەس پێمان بڵ ئەو عالەمە فیکە لێیە بۆ قسە ناکەی بۆ بەس ئەم فیکە لێیە قساکەی وتی من فیکەی حرامزادە ئەزانم ئەمە بەسێتی شتێکیەوە جا زۆر جار قسەکانی جەزانێ ئێوە حساسیەتێ لە بینتانە و حساسیەتە مێڵە چۆن شتێکی بەسی دەکڕی بۆ ئەو دشەش شتێ بکە بڕۆ ئەم لاولای ماچکە پاڵە پێوە نانێ گەورەی بۆ تۆی لی گەڕێ تۆ باشیەکەی خۆ بکە خوشکی من جۆ لەو مەگرە بەزام ئەگەر تۆ سەلامی لێکرد و جوابی نەیتەڵمی سەلامی لێ ناکەم غەڵەتە اینجا ئەگەر یەکی خراپ بێ وای دابنین هەرچەنگە من هیوادارم جەنابە قسەیەکی کرد هیوادارم ئەم لەمە دووە ئەوە نەڵێ وتی ئەگەر ئەمە براژنێکی باش وایە نابراژنێکی باشە ئەمە هجوومە بۆ سەر کەسێتی بڵێ براژنمە من خۆشمەوێ لەبەرەوەی سبەینێ وەکو لە سەرەتاشە باسمان کرد هاوسەری براکەتە مناڵەکانیە بێ بە برازای تۆ بڵێ ئێمە هیچ کێشەمە بەڵام کێشەمان لەگەڵ ڕەفتاریایەت یەچێتە دەرەوە پرسمان پێ ناکە ئەوە نەهجووم کەیتە سەر کەسێتی بڵێ براژنێکی باش نیە نابراژنێکی باشە بەڵام لە تێنەگەشتە تۆش خوشکی منە بێ واز لەم فکرێ بێنی ماڵبارکەین و خانوم بۆ بکات ئێستا لەم کاتەیە ئەوە سەرگەردانیە سبەینێ ناتوانێت تۆ داوای شتێکی مەحاڵەکە ئیمکانێتی نییە کە داوای شتێکی مەحاڵە کرد کە جێبەجێ نەکرد تۆش ئەگەر سووروی لەسەر ڕابۆچوونەکە ئەتۆرەی کێشە دروستە بێگات فڵاق لێک مناڵەکان دەفەوتێ خوشکی من ئەو مناڵان دەفەوتێ اینجا دوای پەشیمانە بیتەوانێ پاشگەزەبی لەبەرەوە تکایە واز لەوە بێنە اینجا گەورەترین هەڵەی ئەوانەی ئێمە کە کێشانێ لاسای خەڵکی ترەکەنەوە کاکە گیان هەریەکە و بەپێی بەڕێگەی خۆی پێ ڕاکێشە تۆ خەڵکێ دەوڵەمە تۆ نابێ وەکو بڵێ وەکۆ بە هەوڵ بە ئیشەڵڵا ئامانجە هەبێ لە ژیانە هاوکاری بکە ئیشەڵڵا تۆش بتوانانی ئەگەر لە شوێنێکە ئیشێ بکەیت تەعین بی ئیشێک هاوکاری هاوسەرەکە بکەیت مناڵەکان گەورابن پلاندانین بۆ داهاتووتان ئیشەڵڵا خانی خۆشتانە بێ خوشکی من ساری خۆشتانە بێ هەموو شتێکتانە بێ بەڵام ناکرێسا تۆ ئەم کێشانە هەیە بڵێ ئیلا ئەوەیە ئەوە نابێت یا هەموو شتێ یاقوڵ سەفر ئەمە یابێ حەلی وەسەط دۆزیتەوە هەندێک شتەیە ئێوەش خاتونجان ئەوش براژنتانە نابێ هەموو شتەکان شت گەورەکەن شتێکی بەسیتە ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە دانیشە ئێوە تۆ خوشکەکانی ترێ وەکو لە قسەکان باسیگە لە گەورەکە لە تەمەن لەو گەورەترە خبرەی زیاترە ئەبێ ئەم تەمەنی بچووکترە ئێوە ڕێنمایی بکەن هەندێک شتێ پێ بڵێن هەندێک شتێ قبوڵی کەن ئەزانی گەورەترین شتی ئینسان لێبوردەییە تەسامح ئێمە لێبوردەییمان نیە فێر نەکراوین لێبوردەییمان هەیە بەس بۆیە هیوادارم باوکە گیان هەوڵ بن کێشەکان بەم شێوەیە و بەم حیوارە چارەسەر بکەن و لە هەمان کاتیشە ڕێگە چارە بۆ شتەکانی تر بدۆزنەوە شتەکڕێت قەیچەکە ئەبێت تۆ ئەگەر هاوسەرەکەشە عەلاقەکانی هێنایە سەرەوەی چی نەبوو تۆ لە شتێکە لە قاپێکە دووشت بنێریتە خوارەوە بزان چەند گەورابی بە نەزەری بەڵام تۆ ئێستا ئەو خۆی هاوسەرەکە دەیا بەدایکی بۆ و برا خاوەن پێداویست تایبەتی تۆ ئەوەتە لە دڵێ گرتووە لە کاتێکا بووتە قەیچێکەوە دایکتە ئەوە براتە خاوەن پێداویست تایبەتە ئەوە وایە هەر بیانەری هەمووی بۆ ئەوانیم بۆ چیمانە کە ئەوە شتی وان ناکە چیترە هەیە کچی من وەکو شت ئێستا هیچی لە دڵە ماوە بەرامبەر ئەم دشە و دەست خۆش بە بەتژی قسەکانی زۆر باش بوون زۆر هاوکار بوو ئێستش من ڕەم گۆڕاوە یعنی ئەگەر کەسێکی وەک تۆ هەبێت هاوکار بێت لەوانەیە ئەو ڕق و کینێژ لە دڵی ئەو کەسان نەمێنێ بەرامبەر دشەکانیان بەرامبەر خەسووی تازەنی چۆنە کچی من وایە شتێ پێ بڵێم ئێمە کە خوای گەورە دروستی کردوین نەوەکو شەیتان دروست کردوین هەمووی گیانمان شەڕ بێ نەوەکو مەلایکەتیش دروستی کردوین هەمووی گیانمان خێر بێ ئێمە تۆوی خێر و شەڕ لە ناخمانە هەیە اینجا کاتێک کە بەرەو شەڕە ڕۆین ئیشمان لەسەر تۆ شەڕەکە کردووە ئەگیان لە ناخی تۆیە لە ناخی ئەم خاتونەیە خەسووتە خەزوورتە هاوسەرەکەتە شتی زۆر جوان هەیە ڕۆحی خوا لە ناخمانەیە بەڵام ئیسفادەمان لێ نەکردووە لەبەرەوە ئینسانە بێ بۆ خێزانی خۆی بژی تۆ هاوسەرەکەی خۆت مهمە نەک لاساییکردنەوەی ڕەفیقەکانە وڵا هەر ڕۆژەی لە وڵاتێکت یەخۆشی منێمەش حەزەکەن ڕۆژێ بچین بۆ وڵاتێ بەڵام ئیمکانیەتە بێ بەڵام نابێت تۆ ئێستا ماڵی خۆ بکەی بە دۆزەخ سەر لە خۆت و لە ماڵ و مناڵت تێک بی کێشە بۆ ئەوان دروستکەی وامە چیە ئەڕۆی سەفەرێکی خارجەکەی ئەخرەمە ئەبێ تۆ لەسەر شتێک بنەمایشی هەبێ ئیشێ بکەی ئەوە لە ماڵی ئێوەیان نیە لەم کاتەیە بەڵام هیچ کەسێکیش هەتا فەقیر نابێ و هیچ دەوڵەمەنگیش هەتا دەوڵەمەنگ نابێ لەبەرەوە من هیوادارم کچی من یەکەم شت بیرن نەچێ ئەڕۆیتەوە دیاریە شتێک بۆ خەسوو دەکڕی اینجا هەفتانە ڕۆژێک بیکە بە عادەت پێنجشەمەی جومعەیە هاوسەرەکە و ناچارێکی ڕێچین بۆ ئەچینە خوارەوە بە ئەم شەو سەعاتێ لەوێ دابنیشین
جارێ شتێ بکە لە مانگێکا جارێک کچی من هەر شۆر باە بکە یانی شتی زۆر گەورەز مەکە بیبەرە خوارەوە لەگەڵ خەسووت و لەگەڵ ئەو با بڵێن مناڵەیە کە خاوەن پێداویستی تایبەتە بیکە بەدەمیەوە ئەو وەنگەی کە تۆ گەورابی بە نەزەریەوەن ئێمە بە ڕەفتارەکانمانەوە جوانین کچی من شکل وەختیە لەبەرەوە تۆ بێم گۆڕانکارن لە خۆ تا بکەین ئەچیتە دەریشەوە لەمە دووە جەدووە شتێک دابنێنی تەنزیمی کە خۆ چوونە دەرەوە شەر مەسرەفی کچی من لەبەرەوە لە ماڵی کەسوکارت دای بنێ ئەوەنگە لە هەفتەیەکە جارێکە دوو جارە ئەوەنگەی کە پێویستە بچۆ